لیستی 247 تەوتین لە هەولێر مێژوو دەنووسێتەوە. یەکەم لایەنی دەرەوەی دەسەڵات لە پایتەختەوە ئاهەنگی جەماوەری سەرخستنی لیستەکەی ئەنجامدا. ئەو لیستەی دەیەوێت ترسی لایەنەکانی دیکەش بشکێنێت و بێنە هەولێر. لە دوای ڕاپەڕینەوە هەموو هێزەکانی دەرەوەی دەسەڵات لە شارەکانی دیکە دروست کراون. لام هەڵبژاردنە بۆ یەکەم جار لایەنێک لە هەولێر جاڕی دامەزراندنیدا. ئەنجومەنی پشتیوانی تەوتین لە مەراسیمێکی جەماوەری لە هەولێر وەک یەکەم لایەنی دەرەوەی دەسەڵات کە خودی هەولێریەکان دروستیان کردبێت لیستی ژمارە 247 تەوتینی بە فەرمی ڕاگەیاند تا ئێستا جگە لە پارتی هەموو لایەنەکان مەراسیمی لیستەکانیان لە سلێمانی بەڕێوە بردووە. لیستی 247 دوای کرد ترسی لایەنەکانی دیکەش بشکێنێت بۆ ئەوەی بێنە هەولێر و بانگەشە بکەن. لە مەراسیمەکە سەرەڕای فشاری دەسەڵات سەروی 500 چالاکوان و کەسایەتی و خەڵکی پارێزگاکە بەشداریان کرد. پشتیوانی خۆیان بۆ بەرنامەی لیستەکە بە سەرۆکایەتی دکتۆر ڕەعەد ڕەفعا دەربڕی. مەراسیمەکە بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەستی پێکرد. پاشان مەسعود عەبدولخالق وتەیەکی پێشکەش کرد و دەستخۆشی لە ئەنجومەنی پشتیوانی تەوتین کرد. ڕایگەیان بوێریەکەتان و بەرنامە تۆکمەکەتان بۆ چارەسەری کێشەی موچە و هەرزانی بووەتە جێی سەرنجی خەڵک. ومێد دەکەین لە کاتی سەرکەوتن لەگەڵ لایەنەکانی دیکە بەرێکی بەهێز لە بەغدا پێک بهێنن. هاوکات دکتۆر ڕەعەد ڕەفعا سەرۆکی لیستی 247 لە پەیامێکدا وتی ئەو بەشداریە فراوانە لە ڕاگەیاندنی لیستەکەمان ئەرکی ئێمەی قورستر کرد. بەڵێن دەدەین لە هیچ دۆخێک خەڵکی هەولێر جێنەهێڵێ. ڕۆژەکانمان بۆ نەهێشتنی زوڵم و ستەم و چارەسەری کێشەی موچەیە. پێشمان وایە سەرکەوتنی لیستی 247 کردنەوەی دەرگایەکە بۆ سەرخستنی پرۆژەی تەوتین لە بەغدا. ئومێد ئەکرەم سەرپەرشتیاری هەڵمەتی لیستی 247 ڕایگەیاند لەگەڵ نزیک بوونەوەی هەڵبژاردن ئێمەش هەڵمەتەکە چرتر دەکەینەوە بۆ هاندانی زیاتری خەڵک بۆ دەنگدان بە لیستی 247.